سیروان، من ئەوە ڕۆیشتم چیتر ناتوانم لەگەڵ پیاوێکی بژیم کە خیانەتم لێ دەکا. من ئیتر تەحملی ئەو ژیانم نەماوە. من ئەوە لەو ماڵەی دەڕۆم. تۆش بڕۆ لەگەڵ هەر ئافرەتێک حەزت لێ ژیان بەسەر ببە. الو سامان باشی بە چێن دەری دەزانیت بکە هەتا ماڵی مەوەرە باشە هیچ نییە نا کە هاتی پێت دەڵێن باش چاوەڕە دەکەم داجانە چ دەکەی؟ ئەو تەباخ و شتێ پاکەکەم دەبدە من باپاکەم. نانە لێ گەڕێ کچم لێ گەڕێ بۆ؟ کچم ئەگەر بەجێی داچ خۆتەکەی بڕۆکە ماڵ و مێردی خۆت باشە کوڕی من؟ داجان واز لەو مۆزوعانە بینە. من دەبێ بزانم ئەو پیاوە چەندە وەفای بۆ منەیە. کچم ئەتوو واز لەو دڵپیسیەوە ئەو قەلەقێت بینە باشە ئەو کوڕە چ بکە لەوەی زیاتر؟ من هیچم نایە بەس دەمهەیە ئەو دەگەڵ ئافرەتان ئیش نەکە. ئەدی لەگەر چی ئیش بکە بچ کرێکاری بکە کوڕە شەهادەدارە یعنی خۆ ناچی لە جادێ کرێکاری بکە کچم. من حەز ناکەمەوە لەگەڵ ئافرەتان ئیش بکە. یا ڕەبی خوایە شۆخان بۆ داکت چ دەرێ؟ هیچ باوکە دەڵە بگەڕەوە لای سیروانی. بەڕاستە؟ لۆ قسەی خراپم گوتیە؟ ئەرێ وەڵڵی زۆریش خراپە. جۆ بدەمە کچی خۆم. هەتا وەکو سیروان سەد جاران نێتە پێش دەرکەی نەپارڕێتەوە ڕەزیل نەبی لێ ناگەڕم پێت لەو ماڵی بستە دەرێ. باوکە ژان منیش ئەوەی دەڵام. لێگەڕێ با نرخی کچەکەمان بزانی کچی چێ خواستیە. وەرە کچم وەرە. ئەکرەم واز بینە با بستەوە کە مێردی خۆی. بڕۆ کچم هەتا مێشتی هۆ لوکمانی نەشتەوە بڕۆ تێپەڕە. نازانم چ لە تۆ بکەم چ؟ گەرەنگۆ بێ فایدەیە. براکەم چی بووە؟ کوڕە سامان خەریکە مێشکم بتەقی بێ لە کۆمپانیای گەڕایمەوە تەماشا دەکەم نامەکی دەکەم دەگێ بەجێهێشتیا نامەکەی دەخین بۆ ماڵی بەجێهێشتیا نازانم چ بکەم بێ لەوەی لە کۆمپانیای چ بکەم چ نەکەم هەموو شتێکی من ئاگادارە نازانم چی قسەی لە بۆ دەکات یعنی لە کۆمپانیا لە کۆمپانیاش هەر چ بکەم چ نەکەم لە هەموو شتێکی من ئاگادارە دیارە هیچەکەی لە کۆمپانیا دەبی چێبی بەڕای تو چێیە شکم بۆ کەس ناڕوە چکە ئەوانەی لە کۆمپانیا هەمووی تویان خۆشەوێت تێناگەم نازانم بەس ئەم دڵپیسیە تاکەی کورە ئەو دڵپیسی ئەمنی کوشت ژیانی منی نێشت وێرانی کردم بەخوای نازانم چ بکەم تێناگەم من چارەسەرم لایە چارەسەرک جیابوونەوە سامان پێت وایە جیابوونەوە چارەسەر بی گوێ بگرە سیروان ئەوەی تۆتیایی من کوڕێکی ڕەفیقم هەبوو هەمان شت بوو خێزانەکەی ئەوەندە دڵی پیس بووە تاخوا دەڵێ بەس بەڵام لە کۆتاییە جیابووە ژنێکی تری هێنا و ئێستا زۆر دڵخۆشە بەڵام تۆ چیت لەو کەمترە گەنجێکی قۆز ماشەڵڵا خاوەن شەهادەیەکی بەرز یعنی سوپاس بۆ خوا جیاب بە و ژیانێکی تازە دروستکە ژیان لەسەر کەس نەوەستاوە براکەم نازانم دەبێ فکری لێ بکەمەوە بەڕای من بیری لێ بکەرەوە بەڵام باشترین چارەسەرە با فکرێکی لێ بکەمەوە